خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێوێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم هاتووینەتە خزمەت پێشمەرگەیەکی دێرین نووسەر خوێنەر ڕۆشنبیر و کەسایەتیی سیاسی لە ناوی چێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لە ناو بزوتنەوەی گۆڕانیشدا جیاواز لە بەرنامەکانی دیکەدا هەم تەجروبەی ژیانی خۆی ئەزمموی ژیانی خۆی هەم کۆمەڵێک پرسیاری دیکەی سیاسی لەگەڵ بەڕێزیان تاوتوێکەکەین ویش بەڕێز بابەکر دڕەیە کاک بابەکر سڵاو سپاس کە هاتیینە کتێبخانە تایبەتەکەی خۆت کامە بەشێکی کتێبەکانیشتا بەڵێ ڕاستە زۆر بەخێر بن سپاس دەکەم تو نابێشت بەخێر بێ سپاس کاک بابەکرستا پرسیاریەوەکەین ینی زیاتر بە سەرقاڵی ژیانی ڕۆژانی خۆت ڕاستەکە من خانەنشینم وەکو پێشمەرگەیەکی دێرین بە پلەیەکێ دواتر من دوای ئەو چێشانەی کە لە گۆڕان و بڵێن شکستی بزوتنەوەی گۆڕان لە ساڵەکانی 2000 و بڵێن 1990وانە من لە حکوومەت بووم کاتە گەڕامەوە بەریتانیا مناڵەکانم لەوەیە لەوێ هەندێک ئیشوکاریمان هەیە وەکو بزنس کەسابەت یانی دواتراتمە بۆ ئێرە ئەم ماوەیە ویستم پرۆژەیەکی بچووک دروستکەم بۆ پۆدکاست شتی مێژوویی زۆر حەزم لە کاروباری مێژوویە دوو نام نووسیوە بۆ دوو کەسایەتی حکومی بەڵام لەوە چەندەمەکانش پێ نەگەیشت بێ جوابە نەداومەوە داوای هاوکارە باسکەین نێرە مەسەلەن بۆی لێ بەڵکو لە بەرنامەوە بیبین وەڵا نامێ باسکەم ببوورە ناوێن بێنم چونکە ڕەنگە جۆرێک بێ ئەوانە بەڵام داواکارێکی ئەمە چۆن پارەی سارێک نیو پارەی سارەمان داواکە نیوەی سارێکمان داوا کردو بۆ هاوکارێکە جوابە نەدایەوە پێم وابێ پێشەوە پۆدکاستەکە ئەم ویست بڵێن مەسەڵەن مناڵەکانی خۆم یا هاوڕەکانی ترم زۆربیان ئێستا لێ پرسی بڵێرە کوردستان کەی دابەشکراوە چۆن دابەشکراوە چێ دابەشی کرد کوردستان بۆ چوار پارچەیە چێ هۆکاری ئەوەیە نازانێ مەسەڵەن ئێمە کەس نازانە شەڕی شاڵدران چۆن بۆ چۆن نەبوو بۆچی بۆتە هۆی تەقسیمکردنی گەلی کورد بە دوو بەش بۆ نمونە گەلی کورد لە پێشا لە کوێ بوو چۆن ئەوەی هات ئەنجا ساڵی چەند و چێک کوردستانی کردە چوار بەش ئیتفاقی سیڤەر چییە و لۆزان چییە و ساکسپیکۆت چییە ئەمانە ئایا بۆ بوونەتە هۆی تەقسیمکردنی کوردستان بۆ گەلی ئێمە چوار پارچەیە ئەمە وە کوشتی مێژووی ئەمانە کەس نایزانی یعنی بەتابەتی من دڵنیام نەگرنەوەی منداڵی من کە بڵێن ڕەنگە هی 95 بە دواوە بن ینی خەڵکی تریش ڕەنگە نەیزانێ لەسە مەسائلی تری مێژووی بۆ نمونە چەند ئەمارەتی کوردی هەبووە میلیشنەکانی کوردستان لە چۆ بوون ئەمارەتی ئەردەڵان کە ئەمارەتی ئێجگار گەورەیە و لەگەڵ پاشەکانی ئێرانە ڕەب پەیوەندی ژنوژ و خوازی هەبووە لە چۆ تاچۆ بۆ سنووری بۆ چۆ بۆ پیا گەورەکانزانە بکەی پۆدکاست بڵێ بەڵامی تر لەوە چێ جواب نەدا منیش سار بوومەوە لێ ئێستا جۆشیان لێبێ ئەوانەی کە من داواکاریم کردو لە حکومەت طبعاً من سپاسیانەکەم چونکە ئێستا ڕەنگە تا فترێک ئێسان تۆ شتێکەکەی خزمەتە ناتێ بیکەم نایکەم شتی ترەکەم کای ڕۆشنگەریەکەم یانی و من ئێستا خەریکی ئەوە مقالەکانم پۆکە بۆ ڕەنگە من 1000 وتار 2000 وتارم نووسی بێ لەو لە فترەی بڵێن لە 2005 بە دواوە یەکدانم کردوتە کتێب ئەویش کاتی خۆی کە لە مەکتەبی بیرروشیاری بووم دانێکیشان کاتی خۆی کە لە گردەکە بووم بەناوی گۆڕان و ڕۆشنایەکی سیاسی بەقەت مقالەکانم کۆ نەکردوونەوە زۆریشن لە مەسەلەن لە ڕۆژنامەکانی کوردستان لە کوردستانی نوێ لە ئاسۆ لە گۆڤارەکان لە لڤین فلان ئەوانە لە پەیامی لەندەن ینی ئەوانە خۆشە کۆی کەیتەوە ڕەنگە لێرە مجەلەدێکم بینی ئەوە لڤینت کۆ کردوتەوە ئەمە بۆچی ئەوانت کۆ کردوتەوە گۆڤار و شتە تایبەتانە بۆچی من حەزم لێ بوو لە ڕاستیان من هەموو ڕۆژنامەکانی کە بڵێن لام ئەوە بوون کۆم کردبوونەوە هاوڵاتی ئاوێنە لڤین ئەمانە هەمووی کۆم کردبەوە 50 بەرجی گەورە بوو بەخشیم بەشی زۆریم بەخشی بە کتێبخانەی سێروان کاتی خۆی سیروان لای هەڵەبجەوە هەر حەزم لێ بوو لە ڕاستیان من هیوایەتمانی ئەنی کۆکردنەوەی کتێب بێچێکە لە هیوازم لێ بوو کە ڕەخنێ بواری ڕەخنەیە بەڵێ سەرەتای ڕۆژنامە سەردەمێکی زۆر جوان بوو بەڵێ بێگومان چاوەڕێتە کرد تا هاوڵاتی دەرەچێ ئاوێنە دەرەچێ لڤین دەرەچێ بە دڵنیاییەوە ئەمانە کۆکردنەوەکەی پەیوەندی بۆیە کەوانە ڕەخنەگەر بوون و من سەرسام بووم بە ئازایەتی لڤین سەرسام بووم بە ئازایەتی بە
بە زمان پاراوی ئاوێنە و بە زمانی هاوڵاتی و بە ئازاتی و کاتان کە توانیان لە ساڵی 2001 وابزانام 2001 بوو هاوڵاتی دروست بوو ئەمانە کۆمەڵێک گەنجی زۆر جوانی وڵاتە بوون کە توانیان بنەمایەکدا بنێن بۆ کاری ڕخنەگرتن کە بەداخەوە ڕخنەگرتن لە وڵاتی ئێمەدا زۆر کەمە ئێستاش ڕخنەی جددی و ڕخنەی دیکۆمنتی و ڕخنەی عقلانی کە پێویستە هەمان بێ نەک لە بواری سیاسی لە بوارەکاندا لە سیاستە ڕەنگە خەڵک زۆر قسە بکات و ڕخنە بگرێ بەڵام لە بوارەکانی ترا مەسەڵەن ئێمە لە بواری سینەما هەر نیمانە لە بوارەکانی تری هونەر و ئەدەبە بەداخەوە ئەم قسەیەش بکەم بازاڕی کتێبی کوردستان بازاڕی بڵێن سەقافی پڕە لە نووسراوە بەڵام ئەوەی کە گۆڤارێک نییە بۆ ڕخنە گۆڤارێک نییە بۆی کە ئەمانە بخاتە سەرسکەی خۆی ئەزمموی ژیانت لە ناوی چێتی نیشتیمانی کوردستان لە شۆ دەستی پێکرد تا لە چۆ کۆتایت پێێنە من ساڵی هەشتا ئێمە کاتە لە ئۆردوگە کارەزە بووین ماڵی ئێمە هیچەتی بوون ینی جەلالی بوون دایکم ئەوانە هەموو کاتی خۆمان جەلا لە گوندی ئێمە بوو فترەیەک 1962 لە دڕی هەموو خەڵگەزانانی ینی مێژۆکە معلومەکە لە دڕی بوون دوایی چونەتە چێوەڕەش لە بەرامبەر ماوە تو لێوە ڕادیۆیان داناوە ساڵەکانی هۆمەر زەی کتێبەکەی هەیە لێرە باس سێکاتوانی خەڵکی هەموو ێزانێکە لێەوە کاتی خۆ دەستیان پێکردووە و شەڕی یەکەمی ناوخۆ یا شەڕی بڵێن براکوژی مامێکی من تا شەید بکە ئەوە ئێمە هەشتاویەک ئێمە لە هەفتاهاش لە گوندی ئێمە 6 کەس شەید بوون چەند ئەو کوڕێکی خزمی منە پورزامانە ئەحمە فەتۆڵا کە بڵێن لە سەکردایەتی یەکێتی بۆ کاتە یعنی ئێمە عیلەکەمان لەناو شۆش تێکەڵاو بوون بەڵێ تێکەڵ بوون بەڵێ زۆر تێکەڵ بوون ینی ئێمە ئیتر زۆر ناڕازی من لە حکوومەت و ئێمە بە چای خۆمان بینیمان کە سوکارمان شەهید بوو لە گوندی خۆمان و بینیمان چۆنەوانە جیران بەسەرن بە ئەسیری و لە بەر چای خۆمان و تحقیرێکی زۆر بووە یعنی ئێمە معلوم بوو جگەلەوەی کە گوندی ئێمە هەمووی ڕبایە بوو خۆ دەزانین لە 75 بە دواوە کە حکوومەتی بەعس لە دوای بڵێن شکستی شۆڕشی بڵێن ئەیلول هەموو دنیا پڕ بوو لە عسکەری ینی بە تایبەتی منتیقی ئێمە زۆر ئەوە بوو لە هەشتاوێک من کۆمەڵە بووم کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان زۆر چالاک بووین و کاتە و ئێمە توانیمان لە ئۆردوگە کارەزە مزاهرە دروستکەین دژی حکوومەتی بەعسوانە لە 82 کە ئێمە هەر چالاک بووین لە ئۆردوگە کارەزە کاتەم لە 6 عدادی بووم لە 6 دواناوەندی بووم هاوڕێکی عزیزم بەناوی بەرزان عوسمان کە شاعیرێکی ناسراوە ڕەنگە جەنابیش بیناسی دیوانی هەیە بەرزان عوسمان پێکەوە بووین هاتبەوە لە شەڕی ئێران لە شەڕ و کاتێک کە پشتیوانیکردنی کۆمەڵ دموکرات پێکەوە بوون لە شوێنێک لە ناو کارێزە ئەو شەهید و هاتنە سەرمان لەو کاتەوە منی تر چوومە دەرەوە ینی نەمتوانین بچمە زانکۆ تاواکەم ئەو کاتە ئیتر ئێمە هەر خەریک بووین و کاری خوێندنەوە و کاری سیاسی و کاریوانە من برادرانی بڵین ئەو کاتەی چێتی زۆر علاقەمان باش بوو بەس من هەر سەرنجێکی ڕخنەگرانم هەبوو لەگەڵەوان زۆریشمان کارە کردیانی وەکو بڵێن باسم کرد جەماعەتی کۆمەڵەوە بوو کۆمەڵە باب شۆڕ ژێران و خەتی گشتی و بەڵێ کۆمەڵە بڵێن زۆری نەبوو و ئەو کاتە بڵێن لە ناوی چێتیا کۆڵەکێکی ئەساسی بوو ئیتر هەشتا من چوومە دەرەوە قاچاق چوم بۆ ئێران و چوم بۆ لە گوندی باڵغ دانیشتم بوو لە گاپێڵۆنەوە منتیقی کە بڵێن کۆمەڵی لێبوو یا سەکردایەتی یەکێتی تقریبا زیاتر لە ناوی چێتیا جگە لە ناو لە شاخ رادیۆ هەبوو سین و خوێندنەوە هەبوو بە چ بوارێک زیاتر چوینە چ بوارێک بەڵێ من لە ساڵی 83 باش بوو باست کرد 83 کاک حەمەسی حەسەنی شاعیر بەرنامێکی بوو لە ڕادیۆگەری کوردستان بە ناوی دێهاتە سوتاوەکان من یەکەم جار ئەو هات میوانی من بوو لە گوندی باڵەخ وتی بۆ شتێک نانووسی بۆ بەرنامەکەی من نووسارێکم نووسی هەرێکم جاریشم بوو ینی بۆ بەرنامەکەی ئەو لە دەنجی گەلی کوردستان بڵاو کرایەوە دەنگی زۆری دایەوە خەڵکی منتیقە پیان سیر بوو ئەوە باسی گوندەکە ئەکرێت و کەسایەتەکان و حکوومەتی بەعسی کرد و چی نەکردو لەوەی تر من تەرجیع بووم دیارە من خوێنەر بووم هەلە گوندەوە خوێنەر بووم گوندی ئێمە براکانم لە خۆم گەورەتر خوێندەوار بوون و لە ماڵی ئێمە هەمیشە شانامە و ئەوانە هەبوو دیوانی سعدی هەبوو گوڵستان هەبوو بوستان هەبووانە هەبوو لە گوندیش یعنی ئیتر من تێکەڵ بووم لەگەڵ کۆمەڵەوە تا کاتێکی وردەوە لە خلافەتەکان دروست بوو لە هەشتا و ناکۆچەکانی ناو کۆمەڵە سەری هەڵدا تا هەشتا و پێنج و ئەوانە لە هەشتا پێنجی تر منامێکم نووسی بۆ کاتە کاک جەباریاوەر لە مەسئولی منتیقی ئێمە بوو نامەم نووسی جواب بەندام و خلاصە ناکۆچەکان دروست بوو منیش تێکەڵ بووم ئیتر من ڕۆشتم بۆ لای ئاڵا شۆڕش یعنی ئێمە لە هەشتاوێک تا هەشتا و پێنج ئەو پێنج ساڵە خەباتمان کرد لە ناو کۆمەڵە بە جددی و هەموو هاوڕێکانمان ماون ێستا شکر لە ناوی چێتی و لە ناو ئەوانی کۆمەڵە بوون کاتی خۆی هەشتا و پێنجی تر من بوومە ئاڵای شۆڕش و
دیارم خۆ من هەر کە بوو ماڵای شۆڕش دەبەرەوە کە من پەیوەندێکی عجیب و غەریبم هەبێ یا مەسەلەن یا ئەوان ئەفکاری زۆر عەبقەریان هەبوو بێ من هەر نەکەس مەناسی نەیچم خوێندبووە هەر هەندێک ڕەخنەم لێکێتیە بوو لە ئەو کاتە لە کۆمەڵا پێم وا بوو توندن یعنی تر لەبەرەوە وتم من لەگەڵ ئەوانە ئیش ناکەم نامێکم نووسی بە ڕەسمی وتم کاکە ئیش ناکەم چون کاتە کاک قادری حاجالیم بینی لە مەڵبەند و کاک مستەفا چاڕۆشم بینی و کاتە مەرکەزیان بڵێن لە هیم بوو لە سێ ڕوان بوون لەگەڵ کاک ملازم مەرە بینی من تێکەڵ بینی ینیم بە عایلەویش تێکەڵ بینە گەڵ هەندێکیانە باش من چوومە ئێران تر ئالا شۆڕم تا لە 86 تاکو 91 تا کۆنفرانسی دوای بوو بەڵام من تر 92 کۆنفرانسی ئالا شۆڕش کرا لە نادی ئەدیبان لەگەڵ کاکبەختیا تێک چوین ینی ئەوە بە ڤیددیو هەیە بە ڤیددیۆکەی هەیە من هەندێک بەشێکشم داناوە لە پێجەکەی خۆم ینی تروتم من لە ئالا شۆڕژی ناکەم و تەلەفۆن کرد بۆ خزمەکانی خۆ برادەرەکەم لە یەکێتی وتم کاکە من لەگەڵ یەکێتی ئیشەکەم تر لە یەکێتیام زوو پێشکەوتمەوە جگری لە پرسراوی ڕاگانی مەڵبەند کارجاری مەڵبەندی ڕانیە فەرماندەی لەشکری کارۆخ لە 96 ئیتر ئیشمان کرد بۆ یەکێتی ئەو فترێ و زۆر و تر شەڕی ناخۆ هات بەداخەوە شەڕی ناخۆی تر ئێمە لەوێ بووین ینی کە کارەساتێکی ناخۆش بوو ئەوانە دو ئەتل 96 من چوون بۆ ئەوروپا لە دوایەوە بەڵێ 2000 بوون بە گۆڕانەوە بەڵێ 2005ەوە ئیتر کە من هاتمەوە بە کوردستان 2045 کاگنشوانم بینیەوە علاقەمان خراپ بوو لە پێشە کاگنشوان لە ئەوروپا من شتم لەسەر نووسی بوو ئاشتم کردەوە بەهۆی کاک ملازم بارەوە چوم سەدانم کردو هەستم کرد کاگنشوان پیاوێکی گەورەیە کە پێویستە ڕێزی بگرم ئیتر کتێبەکانی خۆی پێشکەش کردم کتێبەکانیم هەیە لە پشتەوە دانراوە بە خەتی خۆی پێشکەشی کردوم ئەی لە بیری کرد کە شتن لەسەر نووسیوە بەڵێ ڕۆڵە کاک شۆڕش اسماعیل کەوتە بینمانە ئەو کاک شۆڕش حاجی کاک شۆڕش اسماعیل ئەو کتێبەکەی منی بۆ برد و دوایی کاک ملازم مەریش هاتوچی سەدانی کەم پێکەوە چین سەدانمان کرد و زۆری پێخۆش بوو ئەویش هەستێک کرد کە من کەسێکم ڕەنگە بەکەڵێکم بە وڵاتەکە ینی هیچ نە ئەو غەرەزی هەبوو شتێکی شخصی نەمن غەرەزمە بوو ئێمە هەر ناکۆچێکی فکری و سیاسی دروست بوو لە فترەیەکی درێژی 20 ساڵیە چەند ساڵیە من هەستم کرد ئەو پیاوێکی گەورەیە بێ من ڕێزی بگرم و بەرنامەکانی پێش بکەوێ ئەویش هەستێک کرد کە من کەسێکم ژیانی خۆمان تەرخان کردو ئاوارە بووین و زەحمەتمان کێشاوە دوای مەسلحەتی خۆمان نەکەوتوین ئەوی زۆر تەقدیری کردو تر دوای لەگەڵ مامجلال جنای مامجلال قسەی کردبوو تر پۆستی گەورەیاندا بە من هاتمە مەکتەبی هوشیاری لە 2005 ئەو کاتی ئاشبوون هێشتا و گۆڕان نەبوو بەڵە نانان گۆڕانم باسی 2005 من ساڵێک لە مەکتەبی بیروشاری چیتی بووم دایان کتێم چاپ کردو لەوێ ئەو کاتە مامۆستا جعفەر بەڵێن مەسئولی مەکتەب بوو پرۆژەیەکی گەورەمە بوو پرۆژەی 50 کتێبی پرۆژەکە ماوە ئێستا بڵێن تەفاسیلەکەی کتێبی باشمان چاپ کرد ئیشمان کردووە لەوێ بوو من کاگنشوان تەلەفۆنی کردەوە وتی حەزەکەم بتبینم یعنی من لە ناوی چێتیا بووم کە هاتبوومە لە ئەوروپا باسی گۆڕانی بۆ کردی گۆڕان نە ئەو کاتە باسی گۆڕان نەبوو باسی کۆمپانیا وشە بوو بەڵێ ئەوە لە پێشاهینێکی و بە ناونیشانی ڕیفۆرم بۆچ پیجێکی هەبوو پیجێک بوو ئیتر داوان لێکردم ئەم کاکۆمەری سعەلی هات جارێکم بۆ مەکتەبی بیروشاری وتی حەزەکەم ئەو پیجە بە قووەت بکەن شتی بۆ بنووسم من وتارم بۆ نووسی بۆ پیجەکە ماوە ینی وتارەکە ماوە وتارم بۆ نووسی وتی کاگنشوان دیار بوو پێی باش بوو ئیتر داوای کردم سەدانم کرد لە ماڵەوە و مە 2005 لە 2006 کاگنشوان هاتەوە مەکتەبی سیاسی خۆ دەزانی لە مەکتەبی سیاسی ئیتر داوای لە من کرد کە بچم بۆ ئەوێتر کە چوم جارێکان کاکۆمەریشی لێ بوو وا بزانم کاک ساڵ ڕەشیدیشی لێ بوو خەریتەیەکی گەورەی بڵاو کردەوە هی مەکتەبی سیاسی بوو وتی ئەم خەریتەیە بینی وتم بەڵێ وتی ئەمە شوێنی توێ ئەمە لە پرسای ڕاگەاندنی مەکتەبی سیاسی ئیشەکەی لەگەڵ ئێمە وتم بە سەرچاو بۆ ئیش ناکەم من یەکێتیم و هاتوومە تو ئیشەکەم وتی زۆر باش تر ساڵێکیش تقریبا لێ بووین ئەو کاتە ئینجا لە 2006 خۆ دەزانی ئینجا ئەو انتخاباتی مەڵبەندەکان کرا تر و باڵی ڕفۆرم ئەو سەرکەوتوو نەبوو کە سەرکەوتوو نەبوو ئیتر ئەمە حکایەتێکی ئەلاحیدەیە و ئەوکو فارزەڵێ مەسنەوی سەدمان شەوە یەک حکایەتی مفەسەرە کە باسی کەم ڕەنگە ئەمڕۆ مەجال نەبێ باسکردنی بەڵێ گۆڕان دروست بوو کۆمەڵێک مەهامی هێنا و کاگنشوان کۆچی دوایی کرد ئێستا بەڕێزت لە کام گۆڕانی کاک بابەکرد من کاری پێیانەڵێن گۆڕانی گردەکە گۆڕانی کورسات بەڵێ من لای جەناب دەیڵێم لێرە و هەموو خەڵکی چاتپەنجێ لێبێ من وتمە کاری سیاسی و حکومی ناکەم بەیت جۆرێک ینی کاری حزبی و سیاسی حکومی یاخود حکومیم کردووە حزبیشم کردووە لە هەردووچی ینی ئەوە بووم ئیشم کردووە نەمە دوانایکەم نەخێر بەڵام من لە ئەنگری ئەوە بووم کاتی خۆشی وتوم لە 2020 لە شار پرێس مقابلێکی مفەسەڵم کردووە
تومە ئەبێ گۆڕان لە گردەکە بێتە خوارەوە لە گردی زەرگەتە گردی زەرگەتە هی جوستنەوەی گۆڕان نییە هی کوڕانی کاگنەشوان هی کاگنەشوانە هی کاگنەشوانە بتالی هی کوڕەکانێتی وەرەسەکەیەتی کە وەکو مڵک چونکە لە سراوان تاپۆکراوە ینی من لە بۆ حکومە ینی من لەگەڵ ئەو گۆڕانم کە موافقی کە لە سەریان تاپۆکراوە ئەو بابەتێکی ترە بەڵێ من تەداخلی ئەوە ناکەم ئەوە من بۆ تەداخلیکەمەوە علاقی بە دوو کەسەوە هەیە لە ئەساسە کە ئیشان هەردووچان کۆچیان کردووە بەداخەوە هەم مام جەلال تاڵبانی هەم کاگنەشەوە مستەفا کە دوو پیاوی گەوری ئەم میلەتەن دوو فیگەری مێژووین ینی و هەردووچیان مۆریان داوە لە مێژووی ئەم گەلەوە بێ مێژووی گەلی کورد نانووسێتەوە بەبێ ئەو دوو کەسە کە زۆر هاوڕێ بوون من ئێستا حەق بخۆم نادەم حکم بەم لەوەی کە ئایا کاگنەشوان غڵەتی کردو چاچی کردو من کاگنەشوان پیاوێکی گەورەیە پیاوێکی مێژوویە کە مستحقی ڕێزە چونکە زۆر کاری کردو بۆ گەلەکەمان لە ڕێگای چەتنی نیشتمانی کوردستانەوە لە ڕێگای گۆڕانیشەوە دواترین مام جەلالیش بێگومانەوە فیگەرێکی هەم جیهانیە نەکەر کوردی لەبەرەوە ئەوان هاوڕێ بوون کاگنەشوان پیان پرۆژێکی هەبوو بۆ کاری ڕۆشنبیری و کاتی خۆشی کە من لە خزمەت یا هەر باز لەوە کراوە کاری ڕۆشنبیری بکایانی بۆ ئەم پرۆژەیە ئەوەی کە ئێستا کێشەیە و نەقسە و جێ ڕەخنێ و گلەیی ئەوەیە کە بۆم پرۆژەیە وەگەڕ ناخرێت لەلایەن کوڕەکانیەوە بۆ وەگەڕی ناخن ینی کوڕەکانیشی مەیلی کاری سیاسیان نیە ئەبێ هەیان بێت تا ئێستا بەعەلەنی شتێکیان نەوتووە ئەوان بڵێن ئێمە کاری سیاسیەکەین یعنی بەڕەسمی مەسەڵەن خۆ دەزانی لەم فترەی لە کۆچی کاگنەشوان و بەڕێزمام جەلالەوە تا ئێستا لە 2007 ئەوە 8 ساڵ تێپەڕیوە زۆر ڕووداوە لە منتقی ڕوویداوە لە ئێران شۆڕشی مەحسا ژینە ئەمینی بووە لە باکوور خۆ دەزانی شاری ئامەد خەریب و وێران بێ و مفاوەزات هەیە لەبێنی گفتوگۆ هەیە لەبێنی حکوومەتی تورکیا و ئیمراڵی لە سووریا حکوومەتێک ڕووخاوە کورد دەوێت تقریبان حکوومەتێکی هەیە لە عێراقا 1001 ڕووداوە کەسێک لەم هەم ڕووداوانە قسێک نەکاتمانە سیاست ناکە نایە کاری سیاسی بکە بەتابەتی کوڕی کاگنەشوانیش بیان بێ قسێ بکەیت تۆ بتەوێت لەم ملەتا ڕۆڵ و دەورت هەبێ بێ قسە بکەیت قسەکردن مەرجی یەکەمە بۆ کاری سیاسی چونکە تۆ موقفەکانی خۆت دەرەبڕی هەڵوێستەکانی خۆت دەرەبڕی تۆ کە قسە ناکەی خۆ بە سکوت سیستانی قسەکە بەڵێ ناچی بۆ هیچ شوێنیان بۆ هیچ بارەگایەکیان بۆ گردەکە من مسپێنێت میوانم ئەچم بۆ گردەکە ئەتیادیە لێ سیمینارێکی داوەتیان کردوم ینی علاقە مەگەڵیان هەیە کاکدانە ئەوانیش کاکدانە هاوڕێ من بەڵێ هەر هاوڕێ من تێیدی ئەوانە لە کۆنفرانسەکە ئاتەیدیانەکە بەڵام من تێیدیانەکە من وتومە بەڵێ من لە کۆنفرانسەکە بووم نیشتێکی شاراوە بنیە هیچ شتێکم نییە ینی من زۆر دژی نیفاقم ینی هیچ بە هیچ جۆرە لە ژیانمان نابێ نیفاق هەبێ ئەبێ من کەسێک بۆ واضح ئەبێ ئەمە کەسێکی واضح بین ڕوون بین چونکە ئەمە هاوڕێمان حەق لای کامیانە مەسەلەن ئەزانی حەق بۆ کۆمپانیای وشە بەپێ قانون کۆمپانی من دوێنش باسم کرد لە بەرنامەیەکی مفەسەل لە کێنێن کۆمپانیای وشە کاگنەشوان لەسەر خۆی تاپۆی کردووە کەواتە بێت کوڕەکانی ئەم کۆمپانیە بۆ ئەوە بوو کە من تێگەیشتوم و من 4 ساڵ بەڕێوەبەری گشتی و کۆمپانیا بم خۆ دەزانی من بەڕێوەبەری عامی بووم لە شوێنی کاگنەشوان نامەکان ماوە لە نوشە مەسەفا و نەقڵە بێ بەزار من ناوی من ئەوراقەکانم هەیە من ڕەنگە لێرەش بیدۆزمەوە ینی ئەم کۆمپانیایە بۆ ئەوە بووە کە سنتەرێکی لێکۆڵینەوەی استراتیژی دروست کە دراسات کە بۆ وەسی گەلی کورد سنعەتی کوردستان چۆن پێشەکەوێ زەراعەت کشتتوکات چۆن پێشەکەوێ حکوومەتی سیستمە سیاسەکە چۆن پێشەکەوێ ئەمانە ئەبوایە بەڕاستی ئەبوایە تا ئێستا دەیان کتێبی زۆر گەورە و زۆر باش ئەم سنتەرە چاپی کردایە و بڵاوی کردایەتەوە سەدان زانا و پسپۆڕی ئەوروپا و دەوروبەری بێنا لە گردەکە کۆڕ و سیبیناری کردایە بۆی کە چۆنم گەلە پێشکەوت کێشەکانی چۆن حەلە بێ بەداخەوەی چی نەکردو هەر خەریکی من نازم خەریکی چین دەڕاستی گلیم لێیان هەیە و گلێکی خۆم وتە بە کوڕەکانیانی نامەم لە بەینا هەیە قسەمانەیە تەلەفۆنمانەیە پێم وتون کاتی خۆی کاکە و ئەوە ناکەن ئەمە مۆکو حەقی کۆمپانیای وشە بەڵام ئەوەی کاری سیاسەکە بەڵ کاری سیاسەکە چی جیاوازە کاری سیاسی کاگنەشوان دوو پرۆژەی هەبوو من باسم کردو پرۆژەیەکیان پرۆژەی ڕۆشنبیریە کە پرۆژەی خۆیەتی و ئەشێ کوڕەکانی یا ئەو هاوڕانی کە خۆی دیاری کردووە کاری لەسەر بکەن پرۆژێکیان پرۆژێکی سیاسی و پرۆژەیەکی معنەویە کە ئەشێ من لەوەش ئیشم کردو تاوان ملۆس ئەندامی سەکردایەتەکەی بووم توزانم ئیشم کردوتیە ئەمە پرۆژەیە کە ئەبێ لە دەروێ گردەکە بێ بۆ کاگزانە ئەمە شتێکی زۆر بەدی ئەم پرسیارە بێ لە ناو میدیای کوردیا ئیتر قفڵ بکرێ دوو کەس ئەبنە شەریک لە کەسابەتێکە یەکیان 100,000 دلاری هەیە 200,000 دلاری یەکیان هیچی نییە
ئەم دوو کەس ئایا لە بڕیاردانە یەکسان لە بڕیاردانە یەکسان نین ینی تۆ لە گردەکە بڵێن بای ئەوەندە ملیۆن دۆلارە سەروەتە میدیا هەیەەوە کەسێکیش خاوەنێتی تۆ چیروی حیزبایەتیەکەی تۆ لە بڕیاردانە سربەخۆ نابێت ینی بەتەواوی ئەتەوێ بینەر و ئێمە شتێ بگەینی کە خەتێک هەیە لە بەڵێ ئەبێ هەبێ نابێ حیزبی سیاسی بەڵام ئەوانش بەحاولی ئەوکە گۆڕان لای ئەوان بێ کۆنفرانسی ئێمە مصدقە برادرانی مغاڵەتەیە کاکزانە مغاڵەتەیەکی گەورەیە بەداخەوە من پێم وایە لە دەرەوەی گردەکە بیکەن ئەبێ شخصی یەکەمی حزب سربەخۆ بێ ئەبێ هەیئەی بەڕێوەبردننی حزب سربەخۆ بێ نابێت کەسێک لە پشتەوە مەرجعی بێ جا ئەم کەسە کوڕی کاکنوشوانە کوڕی حەزرەتی یوسفە کوڕی هەفڵان نەبیە گرنگ فەرق ناکە ینی ئەبێ حزبی سیاسی بە ڕێزی خۆی بگرێ ئەبێ سربەخۆ بێ بڕیاردەکانی سربەخۆ بێ من لە ئەنگری ئەوەم کە کوڕانی کاگرشوانیش لە ناو گۆڕانە شت بن و زعیم بن قاید بن بە پێی انتخاباتێکی ئوسوڵی کە ئەم حزبێک دێکە بەڵام وەکوتم تۆ لە کەس حزباتی جۆکو کەسابە دوایە حزباتی چیە حزباتی خەڵک کۆبنەوە بۆ هەدەفێکی دیاری کراوە ئێستا پێ دوانی ئەو هەدەفە کۆتایی پێ هاتووە کە گۆڕان هەڵی گرتووە یان ناتوانن ئەو ئامانجانە بەدیبێنن یان زیاتر ئازاری ڕۆحی کاگرشوان و ئەوانە ئەدەن کە ڕۆژێک لەو وڵاتە نیەتیان چاکسازی بووە نەکە گزان ئەزانی من نامێ عاتفیانە قسە بکەمەوەە لە بەردەم محکمەی سێمانە بڕۆ ئێستا سەدان عایلی کوردی خەڵکی سێمانی مشکلی هەیە و عیلەشن خوشکن بران ئامۆزان دایکن باوکن چی ئێمە عیلەیەک بووین خێزانێک بووین یا بڵین من خۆم دەرکەم لێ ئمە خێزانێکن کێشەیەکیانەی لەسەر مۆزۆیەک جا ڕاست یا ناڕاست یعنی کێشێک دروست بووە بەشی زۆری برادرانی گۆڕان پیان وایە لە ناو گردەکە سربەخۆ نابن بەشێکی پیان وایە لە گردەکە بێ گۆڕان چونکە کاگنوشوان مەزارەکەی لەوێ و کوڕەکان لەوێ نەبێ گۆڕان لێبێ من پێم وایە ئەمەی دووەم غەڵەتە نابێت لێبێ سربەخۆیی سیاسی سربەخۆیی قیادی سربەخۆیی ڕەهبەری ئەبێ لە دەرەوەی گردەکە بێت چونکە تۆ ناتوانانی لە شوێنێکا بیت کە کەسێک بە سەرمایەکی مادی گەورەوە بە سەرمایەکی معنەوی گەورەوە لێبێت تۆ ناتوانانی کاری سیاسی بکە سەربەخۆ بێت لەمە بەسم کۆی گۆڕانە کۆی گۆڕان بەڵێ کێشەیەک ئێستا لە سنتەری لە ناوەڕاستی پرۆژەکە داین ناکرێت ئێستا بڵێنەوە ئەبێ ئەمە کۆتایی پێ بەڕەنگە لە هەفتەیەدا هاتووە کۆمیسیۆنی باڵا انتخاباتی عێراق ئەوە بکات ینی کۆ بێن و جارێکی کۆنفرانسیان پێ بکات و کۆنفرانسەکە هەردوو لا بچن هەر بەلاکە ئەکەوێ هەردوو لا نەچن هەر بەلاکە ئەکەوێ ئەگەر کۆمیسیۆنێکی دقیق و قانونی بێت طبعاً ینی و هیوادارم کەوا بێ ینی ئەوەی کە لە ڕووی قانونی و کۆتایی پێدێ کۆتایی پێدێ بەڵام لە ڕووی سیاسی و ڕەنگە لەم لە قسە بکە لە قسە بکە بەڵام ئەو بەهەرحاڵ بە هەر حاڵ هەندێک قسە هەیە کاک بابەکر تۆ پیاوێکی لە سەردەمی شاخیش هەر ڕەخنەم گرتووە مەسەلەن گۆڕان لە سەرەتایە بۆ چاکسازی خەڵکێکی زۆر ڕووی تێکرد ئەو ئامانجانە بەدی هاتن ئەو ئامانجانە بەشیشی بەدی هاتووە زانی گۆڕان ئێمە دوو شتمان هەیە دوو هەم حرەکەتی ڕۆشنگەریمان هەیە ئەم حرەکەتێکی حکومی و ئیسلاحاتمانی لە ڕووی حکوومەتەوە کۆمەڵە ڕێنەدەرانی کوردستان لە ساڵی هەفتاوە دروست بووە جەناب دەزانی یەکێترین نیشتمانی کوردستان لە ساڵی 75 دروست بووە ئەم دوو ئەم تۆ حساب کە کۆمەڵە یا یەکێتی لە هەفتاوە بۆ 91 وانە چەند ساڵەکە 21 ساڵ ئۆپۆزیسیۆن بۆ نییە ئەم 21 ساڵ خۆ حکوومەتی نەکردووە خەریکی ئۆپۆزیسیۆن بۆ خەڵی ڕۆشنگەری کردووە ڕادوێی دەنجی شۆڕشی کوردستان دەنجی گەلی کوردستان یەکێتی ئەمە هەر ڕۆشنگەری کردووە ئەمە ڕەنگە سەردەمێکی جیاواز بەڵا باشە فەرقێکی وە ناکە یعنی ئێمەسە من بۆ ڕۆشنگەریە هوشیار بوومەوە من معجبم بەدەنجی فەرهاد سەنگاوی بەدەنجی توزانم ئەو موزیعانی کە قسانە کرد بە شعرەکانی شەرکۆ بێکەس بە قسەکانی کاک نۆشروان بە کتێبەکانی مامجلال کتێبێکی بم بیرم لە ساڵی هەفتاوە کاک هەڵۆی ئەحمەدە کوردایە بە من ینی جۆشدانی خەبادژی ئیمپریالیزم و فلان و فلان ینی بەو نووسینانە بۆ مەقالانە بۆ ڕۆشنگەریانی ئێمە بووین جیلێک نەک جیلێک دوسێ جیل پێگەیشتووە جناب بەتازەتر گۆڕانی ژووە بڵێ گۆڕانیش فترێک ڕۆشنگەری کردووە لە 2007ەوە ڕۆشنگەری کردووە تا ساڵی 2009 تا ئەوەی کە بوو بە حرەکەیەکی پەرلەمانی چێتی و پارتی بۆ نمونەگەر باسی وەزیرەکانیان احترامم بۆ شخصەکانیان یان باسی حکومڕانی بە گشتی یەکێتی و پارتی بکە ڕەنگە تاوانی مدیر عامێک وەزیرێک نەبێ خەڵک زۆر متمانەی نییە خەڵک ڕەخنی زۆری قورسی هەیە بەڵام بۆ گۆڕان کە چاویان زۆر لەسەر بوو مەسەلەن تەنانەت کە قسەشەکەن لە ناو حکوومەتە خەڵک بەتایبەتی لە سلێمانی بەنەوعێکی زۆر تەنز ئاسا سەیرەکە یان تعلیقەدات ینی
پێیان وا بۆ ئەو گۆڕانە نەبوو ئەوان چاوەڕیان کرد دوای ئەو شەپۆلەکە تەحویل بۆ کەسێکی بازرگان کە بە اتفاقی یان بەڕێکەوتنێکی ناڕاستە و خۆی خەڵک پێیان وایە کەسێکی فێڵبازە ئەو تەوژمە چۆتە کوێ ئەو تەوژمە گۆڕان خوازێ چۆتە کوێ نەتواندراوە ئیدارە بدرێ ئەمە وای نەکرد زەربە لە سلێمانی بدا زەربە لە حکومڕانی کردن لە سلێمانی بدا لە بری ئەوەی خزمەتی بکە تێنەگەشتم لە مەسەلەی بازرگانە و کەسێکی بازرگان مەبەستم ئەوەیە کە چۆتە ئەو تەوژمە دەنگدەرە لەبەرەوەی ئومێدی بە گۆڕان نەماوە چۆتە لای کاک شاسوار بەڵێ من ڕێم لەوە تەمەلەوە جیاوازە من پێم وایە بزنەوەی گۆڕان کارەکانی لە سەدەمی کاگنشوانە بەباشی کردووە و ڕۆشنگەری کردووە و هەوڵی داوە کە ئیسلاحات بکات لە کوردستانە و ئەوەندەی پێکراوە کردوێتی ئەمە یەک دوو ئەمە ڕەنگە و قۆناغە نقطەیەکی پێویستیان فاریزەیە تا 2017 بەڵێ یەکێتی پارتی نوقسانیان زۆرە وەک خۆشت باس کرد گلیان زۆر لەسەرە لە مۆزۆی ڕفراندۆمە کە پارتی دەستی پێکرد و یەکێتیش تەییدی کردیانی نوێی خاچی وڵاتی ئێمە ڕۆشتە دەبەردەستی حکوومەتی مرکزی ئەوانە حکوومەتی یاریمی کوردستان قسەکەی من دوو بەشە حەزەکەم وازەح بێ حکوومەتی یاریمی کوردستان زۆر ڕخنەی لەسەر و خۆشم زۆر ڕخنەم لێ هەیە بەڵام حکوومەتی یاریمی کوردستان بەو کارە ساتەش نییە کە هەندێک خەڵک لەم لاولا قسە ئەکات و هەندێک بەشی زۆری قسەکان ناڕەواییشی تایە ناڕەواییشی تایە ینی من نامێنایی خەڵک بێنم مەسەرەن لە ئەوروپا لەم لاولا قسە ئەکات و جنێوەدات و ینی قسە ئەکاتەوانە زۆری منطق نییە ئەڵێن گۆڕان خەڵکی فێری ئەو بابەتە نەڕاست نییە نەخێ گۆڕان یان هەموو یان هیچ خەڵکی فێری ئەو مەبدە ئەکریان ڕخنەی توندیان قسەی توندیا ئەمانە من هاوڕانیم کاکزانە هاوڕانی بەوە چونکە ئێمە خۆمان لە یەکێتی بووینوە لە یەکێتیا پەروەردە بوون زمانێکوە ئەوە هەندێک خەڵکی کلتورەکەی وایە خۆ ئێستا ئەوەی قسە بە گۆڕان ئەوترێ ڕەنگە بێچێتی پارتی نەوترێ بڕاستی ینی ساکرێ لەبەرەوە من پێم وایە گۆڕان ئەوەندەی کە توانیوێتی لە ڕۆشنگەری کردووە لە حکوومەتیشە من ئەم قسەیە بەجددی یەکەم ینی هەموو ئەوانەی کە چۆنێتە حکوومەتەوە خەڵکانێکی زۆر کەم نەبێت کە لایەنداوەیە دەرچوون لە بزنەوەی گۆڕان ئەوان تر بەدڵسۆزی ئیشیان کردووە نامی وەزیرەکان نایانم چونکە ئەوانە ڕەنگە پێویست نەکە کە باشی ئیشیان کردووە و مدیر ئاماکە کە خۆشم بەڕێوەبەری گشتی بووم بۆ ماوەی 6 ساڵ تقریبان ینی ئەوە مەلەفەکەمان دیارە ئەوانەی ترش هاوڕەکان دیارن لە حکوومەتەوە ئەگەر لەم وڵاتە قانون هەیە بێگومان قانونیش هەیە هەر کەسێک مخالفێکی کردووە یاخود لای داوە لە پێڕەوەی ناوخۆی گۆڕان یاخود لە بەرنامەی گۆڕان دەتوان قانون ئەو پەڕی بە توندی لەگەڵ تعامل کات و ئەو بکات یعنی ئەوەی کە تۆ ئەڵەی کاکە تۆ کەسێکی خراپی ئەبێ قانونی سپاتی کەمە کەسێکی خراپم ئەبێ قانونی سپاتی کەم کەسێکی باش نیم بێ قانونی سپاتی کەم کەسێکم لە بەرنامەی لە عدالەت لام داوە لە قانون لام داوە قسەکردنی هەندێک خەڵک دژی بزنەوەی گۆڕان دژی حکوومەتی کوردستان بە شێوەیەکی گشتی ناحەقیتیە قسە زۆر دەکرێت کە من نامێ بچمە سەرەوە مۆزوعە لەبەرەوە دوای کۆچی کاگنۆشوان قۆناغەکە جیاوازە گۆڕان لەسەر پرەنسیپی خۆی ماوەتەوە کادرەکانیشی خۆیان کردووە بەڵام حرەکەت چۆتە حرەکەتێکی بەرەو پاشەکشە ڕۆشتووە ئەمە مۆزۆکی جیاوازە جوڵانەوەیەک بەرەو پاشەکشە بڕات جیاوازە لەوەی ئەم جوڵانەوەی خیانەتی کردی بێت و فێڵی کردی بێت و دژی جەماوەەکەی قسەی کردی بێت دوشتی جیاوازیانت نەبووە لەناو خۆیان ڕەنگەیان توانی بێ ئەو بارە قورسی کاگنشڕۆ نەخۆش کەوتووە من دوێنە پێرەژوتم لە بەرنامێ نەخۆش کەوتو ئەم نەخۆش کەوتنە تۆ کاتێ نەخۆشی ناتوانانی واجبەکانی خۆت بەڕێک پێشی جێبەجێ بکەی نەخۆشی دەست دیژ ناکە قاچی ئیش ناکە فڵانی لە ئاخر کابینە کە بەڕێز باسی حکوومەتت کرد بەشێکی زۆری دەسەڵاتەکان لە سلێمانی ڕۆیشتەوە هەولێر تا ئێستاش گرفتە بۆ سلێمانی گرفتە بۆ ئەوەی ئستایشێتی لە مفاوزاتە ئێوە و دەسەڵاتانە بێنێتەوە ئەمانە خراپ نەبوو ینی وازح بێن سەرێح بێت ئەزانی من لە تەفاسیلی ئەو وردەکاریانەی نێوان حکوومەت لە بینی یەکێتی پارتیا بەڕاستی لێ نازانم وە زۆریش ناچم دوای ناکەم چونکە نەباسیەوەکە دەسەڵات لە سلێمانیا کەم بۆ خۆت ڕەنگە مدیرعام بووی بەشێک لە معاناتت هەبوو بێ من سەلاحەتم هەبوو ڕاستیەکەی یعنی من هەم یەکێتی هاوکارم بووە 100% هەم پارتی دژی من نەبوونیایی لە سلێمانیا من چونکە من کەسێکی بێلایان کارم کردووە هەم پارتەکان ڕێزیان گرتوم هەم یەکێتی بەو پەڕی ینی من پێویست ناکەم باسی هێرۆخام کەم کە چەند پشتیوانم بۆ برادرانی تری یەکێتی هەمویان بەحکومی کە من کە یەکێتیش بوو کاتی خۆی تاثیر هەبوو بێ بەڵام من سەر بەخۆ بووم و پارەم سەرف کردو بۆ دایرەکەم بۆ بە تەواوی ئیشم کردووە کێشەشم بۆ دروست بۆ بەڵام کێشەکان تەمان هیچ باخی نەبوو نرخی نییە ینی ئەوە نەبوو لە ڕووی قانونیەوە و لە ڕووی ئەخلاقیشەوە بەڵام ینی ئەوەی کە دەسەڵاتەکانی سلێمانی چۆتە بۆ هەولێر ئەو علاقەیە بە یەکێتی و پارتیەوە پێشم وایە یەکێتی زۆر لەوە بەهێزترە کە تەسلیمی ئەوە ببێت ینی دەسەڵاتەکانی لێ بسێنرێ چونکە یەکێتی وەکو خۆیان بازەکەن هەندێک لە برادران نامی ناوی کەس بێنم
خۆ لە بین علااقاتی بین یەکێتی پارتیە مۆزۆکە کورسی نییە یعنی ئەم کورسیانە زۆر جێ گومانە بەڕاستی کاکزانە ینی من نامێ بڕۆمە سەر مۆزۆئی تەزویر و تەداخلاتی تورکیا و تەداخلاتی ئێران و فلان ئەمە مۆزۆیەکی علاحیدی ڕەنگە جەناب بزانی ڕەنگە حساسیش بێ باسکردنی کە بە دڵنیایی و تەداخلات هەیە ینی بە دڵنیایی و دیزاین هەیە لە کورسەکانە بە دڵنیاییەوە یعنی مثلەن برادرانی پارتیەڵە کاکە ئێمە لە انتخابات ئەوەندە کورسی هێنین ڕێک ئەوەندە کورسی هێن یعنی وەکو بڵێی خوان هیچ کەرامەتیان باتوێتە خوارەوە لە ئاسمانەوە ئەزان چەند کورسیە لەبەرەوە ینی من نامێ بڕۆمە سەر ئەو تەفاسیلە چونکە من ئەمێ ئەو بڵێم یەکێتی لەم ناوچەیە چی ویست بێ کردوێتی و چیش بوێ ئەیکات ینی و پارتی لە منطقی خوا دیارەوە هەر حکوومەتەوە وای کردو ینی لەبەرەوە تاوان خستنە پاڵەوەی گۆڕان سەبەب بووە ڕێزم بۆ جەنابەت دیعایەکی ناحەقە حەق نییە چونکە گۆڕان چەند وەزیرێکی هەبووە وەزیرەکانیشی مەسەڵەن بەپێی قسەی کاک نێچیروانیان کاک مەسعود بەرزانی و لەگەڵ کاک قوبادە کاریان کردووە چونکە ئەوان ڕئیس بوون ینی وەختێکە سەرگۆزیران هەیە و جگری سەرگۆزیران هەیە ئێ وەزیر پلەکەی لە خوار ئەوانەوە خۆ ئەمە ناتوان لە خوانەوە شتێ بکەن لە وڵاتەکە بە ئەمری خوان ینی وەزیر ئیتر ینی ملتەزیمە بە قەراری جەماعی ئەنجومەنی وەزیرانەوە یەک پرسیاری تر لەگەڵەوەی لەبەرەوەی ئەو پرسیار ئەخیر پرسیار لەسەر ئەو مۆزوعە جەناب تیاوێکی ڕاشکاوی زۆرێک لەوانەی گۆڕان لە گردەکە بوو ڕۆیشتە هەولێر بوون بە پارتی ئێستا لە تەنانەت لە هەندێک کەس زۆر دڵسۆزترن کە لە باوکو کەسوکاری لەگەڵ شۆڕشی ئەیلولا بووە مەسەلەن وەختێک هەندێک خەڵک بە تعلیقەوە گەر زیادە ڕۆیش بە تعلیقەکەڵێ گۆڕان یانگردەکە بوو بە هەڵهێنەری کادری باش بۆ پارتی مەسەلەن کۆمەڵێک ناو هەیە ناوی دیارن چوون بۆ سەشانازی ئەکەن بە پارتی بوونیانەوە بە حتا لەو ڕۆژانە کاک ڕێبازوتی منەمزانی گۆڕان ناوای لێدێ بۆیە بووم بە پارتی ئەمە لە چیەوە بوو زانی کاک ێزانە کاتی خۆی کە ڕەفیقی کاک نوشێروان بوو بێ ئەو ڕێخستنەوە دوونهێنی و وارە سەقافیەکەی تێکەڵ بوو بێ بۆ بڵێ زانی کاک ێزانە ئەنیمە قساکەین دەبێ مەسعودانە قسە بکەینەوە من کەسێکم کە بڵێن جەنابەت باست کرد کە مێژوێکمان لێچێتی و لە گۆڕان و لە ئاڵای شۆڕشیش هەبووە ینی جار یەکەم ئەوە بڵێم کە ئەوانە چوونەتە ناو پارتیەوە زۆر نەبوون زۆر کەم بوون چەند کەسێک بوون بە پەنجە یەک دەست ئەژمێردرێن ینی حەزەکەی پێش ناکە ناوەکانیان بێنیانی ئەمە یەکەم ئاستی باڵای تێدا بوون بەڵێ جاری وە هەیە بڵێن کە کاتی خۆی لە رووسیا ساڵی 1905 شۆڕشێک ڕوویدا شۆڕشەکە دوای شکا شۆڕشی 1905 بەناوبانگە پێش شۆڕشی 1970 ئۆکتۆبەریانی کە شۆڕشەکە شکا لینین باسێکە لە کتێبێکیە بە ناونیشانی ماتریالیزم و ئیمپریکریتیسیزم ینی ماتریالیزم و نەقدی تەجربی ئەڵێ هەندێک لە فەیلسوفەکانمان ڕویان کردە ئەفکاری زۆر خراپ مارکسیزم غەڵەتە سوسیالیزم غەڵەتە عەدالەت غەڵەتە عەدالەتیش غەڵەتە ئەسڵەن عەدالەت شتێکی وە ئەوەندە مهم نییە باس سەکرێت و سۆسیالیستەکان باسیەکەن ینی پاساوان هێنایەوە بۆ خیانەتەکانی خۆیان پاساوان دەهێنایەوە بۆ غەڵەتەکەی خۆیان لە شۆڕش ئەمە ڕووەدا لە حرەکەی سیاسیە کە حرەکەیەک ڕۆکاتە شکست هەندێک خەڵکی تر تەمڕوو دەکەن هەندێک خەڵکی تر ڕۆکەنە ملهوڕی ینی ئەمە قاعدەیە لە ئێران جەنابەت بینیوتە کاتی خۆی کە شۆڕشی ئێران بوو هەندێک لە چەپەکان وەکو کیانووری و فلان ئەمانە چوون قسەی هەلق مەلەقیان کرد لە تەلەڤیزۆنەکانەوە وتیان با بۆ کاتێک خۆیان ئازانی کە ڕاست نییە تۆ ناوی چی لەوانە ئەنەی کە لە ناو گۆڕان بوون بە پارتی من تەفسیری من هەر ئەوە دڵسۆزم بەزانی من جارێ من پارتیش بە حیزبێک گەزان وڵات حیزبێکی گەورەی و حیزبێکە کە حکومڕانیە کات و من تەبان معارەزە بووم بۆ پارتی ینی ئێمە ئۆپۆزیسیۆن بووی لەگەڵ پارتیاوە پەیوەندیکانمان زۆر قسەکە لەوەیە بەڵێ بەڵام ینی چیان پێ بڵێن ئەمانە خەڵکی کوردستان ئێستا کە بەرنامەکەی من جەنابی شتەبین خەڵکی کوردستان خۆی حکمی داوە لەسەر هەندێک ئەو برادرانە و کە تۆ تەماشای کۆمنت بکەی کە بۆیان ئەنووسرێت کە لە ناو خەڵکە قسە ئەکەن ینی پێویست ناکەم من و جەنابەت وەکو لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی قسە بکەین خەڵکی کوردستان زۆر وشیارە کاکزانە من دڵم زۆر بۆ خۆشە ینی خەڵکی وڵاتی ئێمە بە ئاسانی ڕەش و سپی جیاکاتەوە زۆر بە ئاسانی نەک ڕەش و سپی جیاکاتەوە ڕەنگەکان ئەو ڕنگانی کە کۆمپیوتەر جیاکاتەوەش جیاکاتەوە ئێستا بڕوا بکە ینی خەڵک ئەزانێ ئێستا منم قسانەکەی کەمەگە ناڕاست بە خەڵک سبێنێ کۆمنت بۆ جەناب تەنووسێڵە کاکەم پیاوەپیاوێکی ڕاست نەبوو کە قسە لەگەڵا کردوانە خەڵکی کوردستان زۆر وشیارە بۆ چونکە ئێستا هوشیاری معریفەت زۆر بە ئاسان تەوزیع بە لە جیهاندا ینی ئەو ڕۆژە من بەرنامێک باسم کرد ینی کە ئەگەر دەسەڵاتی سیاسی ئاسان تەوزیع ناکرێ
سەروەتی مادی وڵاتێک ئاسان تەوزیع ناکرێ بەڵام معریفەت ئاسان تەوزیعکرێ معریفەت زۆر ئاسانە بە مۆبایلەکەی من و تۆ ئەتوانی مەسەڵەن ئێستا بزانی کاک فڵان کە لە ناو پارتیە چی و تۆ فڵان چی ئەڵێت و یا کاتی خۆی لە گەردەکە چی و توانە لەبەرەوە ئەمە شتێکی متەوقعە لە کاتێکە لە حیزبەکە کەسێک بێ ئومێدە بێ بچێتە حیزبێکی ترەوە لە یەکێتیش چووە بەڵێ لە یەکێتیش مەسەڵەن مەکتەبی سیاسی هەیە سەرکردایەتی چووە ئەوانیش مخلصن و یعنی ئەبێ ئێمە حاڵەتەکەت بەکن ڕەنگە لەگەڵ سەرکراتی شوێتیا بێ ئەوش باسەکەم بەڵام بۆ گۆڕان کە زۆر تۆم بوو اتجاهی خەڵکەکان وا کرد کە بەرامبەر بە پارتی ناخۆش بوو کۆتایی و ناخۆش بوو زەربان وەشان لە سومعی حرەکەکە و زیانیان بەخشی و خۆشیان قازانجیان نەکرد یعنی قازان چییە پارە چییە هیچ نییە سومعە مهمە ئەوان خۆکو ئێمەژین ئێمە وەکو ئێمە ئەوە خۆنەوەکو ئێمە گۆشتی مشکە خۆن و ئێمەش دەستمانەکەوت بخۆین ئەوەی هەتا ئەو کاتێکە لەی ئەو شوێنەی کە لی دانیش لێمە زیاتر ناخوا دنیات هەبێت ینی ئەو موقف گۆڕینا ینی هیچ پێویستی بەوە ناکرد من ڕێزم هەیە ینی خەڵکی پارتی زۆر ئاساییە ڕێزمان هەیە هاوڕێی من زۆر دان هاوڕێ پارتی هەیە لە سەکرداتی پارتی هاوڕێ منیان ڕێزانەگرم بەڵام بەڵێ یەکتی تریش بڵێن جاری وە هەیە کەسێک پێی وایە چەرچڵ وینستۆن چەرچڵ جەناب حتمانی ناسی ئەمە لە حزبی لیبرال بوو دوای چوە حزبی محافظینەوە لە بەریتانیا پێی وا بوو توانایەکانی ئەو لە حزبی لیبراڵە باش نییە لە حزبی محافظین کۆنسەرڤەتیڤ ئەتوانێت خزمەتکە وەفعلا لەوێ خزمەتی کردبوو بە ئەوە جاری وا بەشکم ئەمانە بەشکم لە لای برادرانی پارتی ببن بە وەزیرانی ینی بەشکم ببن ینی سوزانم دای زۆر باشە با لەسەر مۆزوعا کەمێک دوورکەوینەوە بینەوە سەر بەرەوە وردە بەرەو کۆتایی ڕۆین بینەوە سەر کۆمەڵێک شتی تەجروبەی ژانت باسی هێرۆخانت کرد هێرۆخان هەڵسەنگاندنی تۆ بۆ دامکردن بۆ پاڵپشتیکردنی هێرۆخان بۆ بواری ڕۆشنبیری لە سلێمانی بەگشتی چۆن بۆ ئەوەی هەڵسەنگاندوات زانی کاکزانە زۆر گرنگە ئەم پرسیارەوە خۆزگە ئەم پرسیارە بەردەوام بکرێ لە ئەوانە ئەم هەندێک کەسایەتی ناو ملەتی ئێمە ئەوەی کە قسێکی نیچە هەیە ئەرزیابی ئەرزشها ینی بەهاکان جارێکیکە هەڵسەنگێنینەوە ینی لەسەر هێرۆخان قسە بکەین یەکێکە لەو ژنە دەگمەنانەی کوردستان کە خەباتێکی ئەجگار سەختی کردووەوە زۆر ماندوو بووە لە ناو بزنەوەی کوردایەتی لە شۆڕشایانی تۆ حساب بکە لە ساڵەکانی چەندەوە لە شاخ ئەو کامرەمانی کردووە تەسویری کردووە دیکۆمنتاری کردووە هاوسەری پیاوێکی گەورە بووە کە ئەو پیاوەش بۆ خۆ دەزانی هەموو کە زانانی کە مامجللا تاڵبانی کە چی کردەوە ملەتە و ڕەهبەرێکی مێژووی ئەم گەلەیە ماندوو بوون ئەو کەسانێک کە ئەم دۆخیان نەبینیوە نازانن چەند قورسە من خۆم تیاژیاوم بڵین لە ساڵی هەشتا و لە هەفتهەشتەوە من تیاژیام تا نەوە تویەکی ترە و زەمانە یعنی زمانی بەعز زمانێکی ئەجگار تاریک بوو لە زمانی تاریکی بەعسا تۆ بچیتە شاخ و لە شاخ کامەرەمانی بکەیت و هەڵسوڕێیت و ماندوو ببیت و شاخ بە شاخ و دێ بەدێ و فلان لەژێر ڕەحمی تۆباران و خەسف و کوشت و کوشار و هاوڕێ شەهید و ئەوانە ئاسان نییە بۆ فترەی تقریبان نزیکەی لە 75 ئەوە تاگاتە 15 ساڵ زۆرە ئەمە یەک دوو ئەم خاتونە دوای هاتنەوە شار یا دوای سەرکەوتنی شۆڕژ یاخود دوای دروستبوونی حکوومەت هێرێمی کوردستان پشتیوانێکی ئەجگار جددی و بێغەل و غەش بۆ کاری ڕۆشنبیری هوەری هیچ کارێکی ڕۆشنبیری هوەری جددی لەم وڵاتەدا نەکراوە کە ڕووی کرد بێت یەکێتی ئەو هاوکاری نەبوو بێ نییە شتیوانە بە تایبەتی نمونەیەکی زۆر زیندوو برایان و خوشکانی کەشکۆڵ ئەمانە ئەوان پشتیوانیکردن من برادران خوان ڕەفیق متەبەن ئەو برادرانی ئەوە بۆیان جەڕامەتەوە کە زۆر جار مەسئولین هەڕەشان لێکردون و ئەوان لێکردون هێرۆخان پاراستونی یامان جەلال پاراستونی یعنی پاراستنی ئەمە ڕخنەی دروست کرد ینی ئێستا ملەتی ئەمە کە باسمان کرد چاوی کراوەتەوە بەشێکی زۆری پەیوەندی هەیە بەو ڕخنانەی کە ئەم دەستگانەی کە خۆی چێتی خۆی پشتیوانی کردوون دروست بوون ینی بەنسبەت ئەوە بە شێوەیەکی گشتی بەنسبەت خودی منەوە من کە چوومە بەڕێوەبەراتی گشتی چەند جارێک زۆر جار هێرۆخان ئەبینی لە مەراسیمەکانە ئاهات مەسەڵەن پەیکەرێک کرا بۆ برایم پاشای بامان لە ناو سەرای سلێمانیە پەیکەرەکە هێرۆخان و شانازخان پارەکان سەرف کرد و لەسەر تەبەن پێشنیاری ئێمە و ئەوانە و ئەوان داوان لەمە کە من وتار بخوێنمەوە یعنی ئەوان ئیشەکان پارەکان سەرف کرد بوو من وتارمە خوێن وەکو حکوومەت ینی لە کاتێکە ئەوان داانتوانی مەسەڵەن کاک ئاکۆ غەریب یا کەسێک ترکەوانی کە بڵێن لە ستافەکەی
لە سافی ئیشەکە نیشتیمانی بۆ حکوومەت بێ بڵێ ینی ئەوان دیارە پارەکە هەمووی میلەتەکەی خۆی بەڵام خۆ ئەکرێ بە ناوی پرۆژەی خۆی بیکە مەسە جارێکان داوەتمان کرد بۆ سەمفۆنیای عێراقی هاتن بۆ تەلاری هونەر 80 کەس بوو 90 کەس بوو نەوانە هێورەخان داوەتی کردن بە ماڵی خۆیان لەوێ و دانیشتین و ڕێزی زۆر گرتن وانە دوایی وتی فلانی بەبنی وتی ئەرێمانە چۆن هاتون وتم وڵا بە پاس هاتون ئەوانە وتی بە پاسمان نێرەوە چۆن بە پازان نێریتەوە من بە تاران نێرمەوە ئەمانە ڕگا خەتەرە فلان ینی هیچ شێوەیەک درێغ بۆ تۆ دەعم بۆ درێغی نەکرد بە هیچ شێوەیەک جارێک تریان لە لای سەرا پەیکەرێک کرابوو بۆ مناڵێک پێڵاو واقعەکە ئەوانە لەوێ بینیم من هەندێک قسەم کرد لەسەر ڕخنم لە کەسێک کرد شارەتی بۆ کردم قسە بکەم پێ قسەمان کەوتی چێ ئەنی زانیاریەکانی وەرەگرت و مهتەم بوو زۆر بە کاروباری ڕۆشنبیری کاروباری هونەری لەسەر مەعمەل جگەرەکە من ئەو کاتە بەڕێوەبەری جەناب دەزانی ڕۆشنبیری سێماری بووم هەندێک کارم کرد و باسم نەکرد حەزەکەم ئێستا بەلای باسیکەم ئێمە کارخانەی جگەرەکە کە 25 دوێنمە لە سەردەمی ئێمەدا تاپەمان کردو بۆ ڕۆشنبیری سێمانی یەکێکە لە ئەوشتانی شانازی پێوەکەم بێگومان من ینی 25 دوێنم لە وەزارەتی پیشەسازیەوە نەقلمان کردو بۆ ئێستا ناویان لەناو کارگەی کولتوری وانە کارگەی کولتوری بەڵێ کارگەی کولتوری ئێستا بڵێنەوە ئیشی تیاکرێ هێرەخان جارێکیان قسەمان کرد پێکۆ لە ماڵی خۆیان بووین وتی فلانی ئاگاداری هەندێک کە سەمایانتیاتی وتم هەندێک شتێکم بیستووە وتی مەهێڵە بە بەرزانی وت بە ڕەحمەت بێت چێ بوو وتی کاکە تاقیم بۆ کە فلان کەس سێکەیە لەو مناوە ئێوێ هینیکە لی بخوا لی داگیرکە ناوەکەیم بۆ بێن داگیری نەکە ئەمە هی مڵکی ڕۆشنبیریە مڵکی سێمانیە مڵکی هونەرە مڵکی ئەوەیە ئەمە ئەو ینی متابعێکی وردێ کرد بەسەرن بۆ شانی ڕۆمانی مەسەرن کەیت کاک بابەکەی تەواوە بێ بۆ تاوە نەبوو چی لە ینی بەستمەوەی کە ئێمە شانی ڕۆمانیش سەدەمی دیارە بڕیاری کاکدوتو بەرهەم بوو بەس ئێمە تاوامان کرد ینی سێ ئیشی گەورە کە سەدەمی مناکراوەی چیان شانی ڕۆمانی تاوامان کردووە یەکیان مەعمەلجگەرەکەی کارخانەجگەرەی کە تاوامان کردو 25 دۆرم بە ناوی ڕۆشنبیری سێمانیەوە یەکیان ئەو بینایە کە تەنیشتی ڕۆشنبیری سێمانە بە داوای من و پێشنیاری من و بە بڕیاری وەزارەت جێبەجێ کراوە ئەمانە ئەو کارانە بوو کە هەمووی هێرۆخان متابعەیە کرد و ینی پشتیوان بوو بەڵام تەمەن پشتیوان بوو هێرۆخانیش ینی نەبێتە ئەوە بڵێ پرسی کە گۆڕانەیەکێتی نانا هیچ علاقی بەوە نەبوو گۆڕ ئەو تەماشای توێ کرد تۆ بڵێت چکارەی یانی تۆ ئایشەکان بە دڵسۆزیەکەی برادرانی پارتیش وابوون لەگەڵ من هەندێکیان هەندێکیان برادرانی پارتیش بە ڕێکوپێکی ئەوان ئازانی کە من دڵسۆزم مەسەرەن برادێکیان لێرە کۆچی کە شاعیر بوو وتم من و تارە خوێنمەوە وتیان چۆن پارتی وتم جام نەخۆچی بەسەر پارتیە ئەمە شاعرە ئیتر شاعریشەکە لە کارەکانی من بڵێ ئیشمان ئاوا کرد ئیشکردن لەگەڵ کاقوبات چۆن بوو کاقوبات زۆر باش بوو ئێمە تەماسمان کەم بوو بە حکمی ئەوەی ئەو لە بڵین لە حکوومەت بوو ئێمە لە ڕۆشنبیری بووین ئەو حادیسەی ڕوویدا جارێکان من گوڵم پێشکەشی هێرۆخان کرد باسم گرۆ جاری تریش ئیتر خۆش نییە بیجەڕمەوە چونکە حادیسەکە ڕەنگە جەناب ئەگادار بوو بێم گوڵ پێشکەش کرد و برادەرەکانی خۆم لە بچوتنەوەی گۆڕان ئەو شەوە کە گوڵەکەم پێشکەش کرد ئەو ڕۆژە بڵین شەوەکەی پڕی ئەم ژوورە مەقالان دژی من نووسی برادرانی گۆڕان ئەیان گوت ئەوە بابەکە دڕی ئەوە هەی خائینی خۆفرۆش تۆ چی گوڵ پێشکەش کردووە چوار دەفتەرەوە گرتووە هەر شانی پێکەنینە بەڕاستی زۆر حەشریان پێکردم بەڕاستی ئەو زۆر ناخۆش بوو تامان منیش تەلەفۆن کرد بۆ برادێکم لە ڕووداوتم کاکە فریاکەوە منەوە شارەکە خەریکە هەمووی هەستاوە دژی من ئەڵێن تۆ ئەوەت کردو ینی گوڵت پێشکەشی هێرۆخان کردو دیارە مۆزە گوڵەکە نەبوو هێرۆخان مۆزەکە بوو کاک قوباد و کاک پاڤڵ دانیشت بوون ئەوان ینی هینی منیان نەکرد تۆ نەڵێ هەڵ نەسان ئەوە خەم لەگەڵا بکەن ئەنگو تۆ لە سەکردایەتی گۆڕانی ڕاستم بەڕێوەبەری گشتی بەڵام تۆ لە حیزبەکەی تو کەسێکی دیاری ئەوان هینی تۆیان نەکردووە ئیتر ئەو بووم بەرنامەیەکم کرد لە ڕوودا و زۆر قسەم کرد بە توندی و ڕخنەی معقولم کردوتم کاکە من کاتی خۆی جەنابی مام جەلال مەسا من لێ چێتیا بووم لە پرساوی لەشکر بووم یاخود بڵێن سەرپەرشتی لەشکر بووم نامە بەڵێ نامە بۆ ماجارە نووسیوە سعات 11 سعات یەکی نیوە ڕۆڵامی داومە تۆ نامەکانم ماوە خۆمانە هەموو نامەکان ماوە ینی بڵێن نێ شتێک بڵێم خۆم دروستی کەم وتم ئێمە ئاوا بوون لێ چێتیا ئێتر دوای ڕۆژی دواتر کاقوبات هات بۆ دایرە دڵی منی دایەوە کۆبوونەوەمان کرد و تروتم جەنابەت سەروەری و تۆ ینی ئەویش وتی بە ناوی خۆشم و هێرۆخانیشەوە قسەی کرد و ینی کۆتاییمان بە مۆزۆکەیەنا مەقسەدم علاقەمان خۆش بۆ من کاقوبات بە کەسێکی شایستە و بە کەسێکی وتوریا و کەسێک ئەزانم کە ئەوەی کە ئینگلیس پێ لە ستیتسمان پیاوی دەوڵەتە تەداخل ناکە لە کاروبارێکە کە پەیوەندی بەوە نەبێ
ومن بێگومان ناڕازیم لە وەزعی چێتی و زۆر قسە لە چێتی بکەن قسەم زۆر هەیە بەڵام بەرنامەکە ئێمە ئەوە نییە بەڵام وەکو شەخص بەڵام پێم وایە ئەو ڕەجولە دەولێ پیاوی دەوڵەتەوە سێسمانەوە و ئەتوانێت کاری باشکە بۆ وڵاتە. باش کاک نوشێروان لای تۆ چێگەێنێ؟ کاک نوشێروان لای من کەسایەتێکی زۆر گەورەیە و یەکێکە لەو ڕەمزانەی کە میلەتی کورد هەتا ماوە شەشانازی پێوە بکە. کاک نوشێروان بەدەر لەو قالوقیلێ کە ئەکرێ لەلایەن هەندێک خەڵکەوە ئەوانە لەسەر گرد و نازانم ئەوانە کاک نوشێروان وەکو مێژونووس کەسایەتێکە کە قەت گوم نابێ بە هیچ جۆرەگەیانی و ئەزمموی شاخی ئەو و ئەزمموی پێشمەرگایەتی ئەو ئەزممونێکە کە بەڕاستی گرنگە و ئەو توانیوێتی کە یەکێتی نیشتمانی کوردستان دیار بێگومان لەگەڵ مام جەلالە بە پێوە ڕابوەستێنێ ڕایگرێەوە لە دوای شکستی حکوومەتی عراقی لەگەڵ ئەمریکا ئەوانە ئەم وڵاتە بەڕێوە بەرن ئیدارێکن و فێدراڵی دروستکەنوانە یعنی کاک نوشێروان فیگەرێکی مێژووی گرنگە کە نووسینەوەی مێژووی کوردستان بەگشتی بەبێ کاک نوشێروان مەحاڵە. تۆ ئەخوێنی تۆ لێرە هەرچەندە دۆست و برادر زۆرە بەڵام وەک دوا پرسیارێک ئاسوودەی ئەخەوی؟ زۆر باشە خۆم. ئەگەر بگری بۆشی ئەگری بۆچی ئەگری؟ شتەکە گشتیە تایبەتیە؟ وەڵاهی ینی من ئەگە بگرین بۆ دایکم بگریم ینی بۆ دایکم زۆر لام گرنگە ینی و بێگومانە ئەنیسان جاری وایە ئەوەی کە ئەوانەی کە مەشروب بەخۆنەوەڵێ کاسیەوە سەپلێت جاری وای هەیە بۆ زۆر شتی تریژ ڕەنگە بگری ینی و گریان حاڵەتێکی زۆر خۆشە و زۆر زەروریە بۆ ئینسان پێم وایە گریان ینی بڵێن حاڵەتێکی زەروریە تەنفیسێکەوە و پێویستە ئینسان بگری بەتاڵ بێتەوە زۆر جا بەتاڵ بێتەوە ینی بەبێ گریان من پێم وایە ئینسان نوقسانە نازانم بنەوەرەکان کە ڕەنگە بگرین ئەوانە بەڵام ئینسان پێویستی پێێتی وە عاتفە بەشێکی ئەساسیە لە وجودی ئێمە بۆیە ینی من بینم زۆر باشڕێک لە گریانە و هاوڕەکانیش مەزان تەبان بەمە بۆیە کە بچە سەر وەکوتم لە حاڵەتێکە ڕەنگە بۆ زۆر حادیسە یا بۆ هاوڕێ بۆ کاک نوشێروان بگری جاری وایە یا حتا بۆ مام جەلال بگری جاری چونکەمانە دەوریان هەبوو مەسەن مام جەلال من چەند جار بینیمە چەند ڕێزی گرتوین چەند گەورە بوو مەسەن من لە لەندەن بوو ساڵێکیان مەلا بەختیار هات بۆ وتی وەڵا نامێکی مام جەلالم بۆ توێنەوە ئێمە زۆر لە مام جەلال گرتبوو لە تەلەڤیزۆنی میدیا زۆر قسەم کردبوو لەسەر ئەو مۆزوع کاتی خۆی نزاع هەبوو لە بینی چێتی پارتی لە سەرۆکی هەرێموانە لەن کام نامێکی مام جەلال ئەڵێ برای بەڕێزم کاک بابەکر دڕێی تۆ نامەکەم ماوە یعنی ئەمانە تۆ هەستەکەی ئەمانە چەند پیاوی گەورە بوون چەند گەورە بوون چەند ئەمانە چەند بێغەرەز بوون بەرامبەر هاوڕەکانی خۆیان چەند پیاو ناز بوون چەند ئینسان ناز بوون چەند ئەنزانی کە تۆ کەسێکی غەرەزێکرد نیشتێکرد نیە لە سوودێکت بەم میلەتە هەیە دڵیان ڕائەگرتی لێت عاجز نەبوون ینی گلەیت نییە لە بەرنامەکەمان من نامە دەستخۆشی لە جەنابەتەکەم زۆر ڕق نەبووین ینی زۆر چوینە ناوەندێک سیاست بەس پێویست بوو دانا زۆر ئاساییە من بەرنامەکانی جەنابەتم زۆرم بینی و کاتی خۆشی قسەمان کردو هەر لە کورسات من دەستخۆشی لێکە من زۆر ئاسوودەم وە هیچ شتێک بۆ من ئەوانە دیدار و دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم کاکە ئارام و کاکە شاهین و کاکە سەرخێڵ و بەرنامە تایبەتەمان کۆتایی پێهێنا لەگەڵ بەڕێز بابەکر دڕی ئێستاوا باشە بڵێم نووسەر و ڕۆشنبیر ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتان لەگەڵ زۆر سپاس.